بەپێی بڕیارێکی عاقڵانە کە ئەوەندەی من ئاگادارم چونکە کاک شێخ جەفەر ڕاستەوخۆ لە تەنیشتی منەوە بوو شەو لە جەبەکە پەیوەندی ڕاستەوخۆی لەگەڵ سەروی خۆی دەکرد بۆیە بۆی باقی هێزەکانی ترمان تووشی شکستی گەورە نەبن ئێمە بڕیاری کشانەوەیەکی عاقڵانەماندا هێزەکانمان بۆ ناوگەڕەکە کوردیەکان. پرسیارێکی زۆر لای خەڵکی کوردستان هەیە ئەو پەیوەندیی شێخ جەعفەر ئەنجامی داوە لەگەڵ سەروی خۆی مەبەست بۆیە لای خەڵک ڕوونتر بێ بەپێی زانیاریەکانی ئێوە سەروی خۆی فەرماندەی هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستان بووە یاخود کەسی تر؟ بێگومان فەرماندەیی گشتی هێزە چەکدارەکانی کوردستان پێک دێت لە زۆر سێ دەستا کاک مەسعود کاک کۆسرەت وەزارەتی پێشمەرگە کاک شێخ جەعفەر کە بەسووری هێزەکانی حەفتایە ڕاوێژی ڕاستەوخۆ لەگەڵ هەردوو جێگری فەرماندەی گشتی هێزەکانی پێشمەرگە و بەرپرسی فەرماندەی گشتی هێزەکانی پێشمەرگەیە. من خۆم شایدم ئەو تا بەیانی لە ناو مەحوەر لەگەڵ ئێمە بووە هەنگاو بە هەنگاو لەگەڵ هێزەکان پێم قسەمان کردووە هیچ شتێکی شاراوە لە سەحبی ئەو هێزانەی لە سووری مەحوەری چوارە کراوە بەبێ ئاگاداری فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان نەبووە تەنانەت جێگری وەزیری پێشمەرگە و ڕێسپاسالاری وەزیری پێشمەرگەش هەم لەسەر خەت بوونە هەم بەیانەکەی لە مەحوەر لای من بوو.